هەم دیسان تۆ سەرت خول ئەخوا بە دەوری بازنەی گومانە، بە دەوری مەرجێکی تازا و لە تەیری جێژەچیت، لە ڕێگەی ون ئەچیت. تۆ ئیستەوای لەبەروەی شومەی شەڕێکی دەروونتە، هەر ڕۆژە و باەکی نەفرەت دێ و هەر ڕۆژەی گەرداوی خوێنێکت هەڵ ئەکا و هەر ڕۆژەی تۆفانی مردنێ تۆ ئەبا. تۆ ئیستە تەنیاییت گەڕۆکە و لەگەڵ تا ئەڕوات و تۆ ئیستە نامۆیت بەژنێکی تاریکە و پەلوپۆی خاجەکەت هەر ڕۆژەی قولانجێ زیادەکە. هەم دیسان نەفرەتی خۆکوژیم هاتەوە نێو خوێن و هاتەوە کاولاشی ماڵەکەم. هەم دیسان ئەم دەستمە و دەستمە کوژێ و ئەو دەستم سەری خۆمە دزێ و ئەم دەستم دەمی خۆم ئەدوورێ و هەم دیسان من هەر خۆم چەقۆم و هەر خۆیشم تەرمەکەم. هەم دیسان من هەر خۆم سێدارە و هەر خۆیشم لاشەکەم. من هەر خۆم تفەنگ و هەر خۆیشم نیشانەم. پێکەوە گۆڕم و گۆڕ هەڵکەن، پێکەوە پەتایشم و قوربانی. هەم دیسان من هەر خۆم مشارم و هەر خۆیشم کەریتم. من هەر خۆم کلیلم و هەر خۆیشم قفڵەکەم. پێکەوە نێچیر و داویشم، پێکەوە خنکا و ئاویشم. من بۆ خۆم دزراوم و هەر خۆیشم دزەکەم. من بۆ خۆم برسیم و هەر خۆیشم چەتەکەم. چی ماوە من بیڵێم؟ من بۆ خۆم ئیستاکە بە پەنگ بووی دنیام و هەر خۆیشم پەنگەکەم. تۆ خاچی مارتێ ئاڵاوی لەم ڕۆژگارە دووکەرتەدا، تۆ ئەو چاوەی کە بۆ نییە نیوەی دایکی خۆت ببینی. لەم شەوگارە دووکەرتەدا تۆ نالیت و بۆ نییە دوهۆک ببینی. تۆ خانیت و بۆ نییە هەولێر ببینی. تۆ خاچی مارتێ ئاڵاوی، تۆ مەراقێکی دووکەرتی، تۆ مێژوویەکی بڕاوەی لە کەمەردا و لەم لاوە تۆ هەڵبەستێکی بێقاچیت و لەو لاوە تۆ شانۆیەکی بێسەریت و تۆ گۆرانی لە ناو قاپ چراویت و پەنجەی لە دەست بەجێماوی. ڕۆژانە شعرێکی ڕیشنی خوێناویت، وەک بەرداشت و ڕیت و وەک پوش و پەڵاشی دەمجێژەن کاچیت و ئەچیتە دەرەوە. ئەو وەختەی ڕێ ئەەکەیت لێڕی وەک خابور و قەموری وەک پشتی دابان و ڕەنگپەڕی و وەک کەرکووک. ڕۆژانە شعرێکی ڕیشن و خوێناویت بە خوێنی وشەی خۆت. ئەچیتە دەرەوە کە ئەڕۆی تۆ لەبەر خۆتەوە وەک ئیستەی خانەقین و ڕێناکەیت و شێتی وەک میری سوور. ئەچیتە دەرەوە تەنیایی دووکەرتە، تۆ نیوەیت ئەڕۆیت و لەسەر تا نارنجۆگە تەقەی و تیئەنتی ئەتەقێ و لە فون تا خومپارە بارانە و ئەڕۆیت و دڵۆپی خۆڕایی خوێنی خۆ دەژمێری. ئەڕۆیت و تۆچێلی خۆڕایی گۆڕی خۆ دەژمێری. کۆستەکان ئەژمێری، بێوەژن ئەژمێری. هەر ئەڕۆی تەنیانیت. تۆ سەری بڕاوی مێژوی خۆت لەگەڵ خۆ دەجێڕی. تۆ تکتک شەرمی خۆ دەژمێری. تۆ تکتک ئابڕی خۆ دەکەیتە ناو زەرفی نایلۆنی بانگەشەی شومەوە و بۆ دنیای ئەنێری. ئەڕۆیت و هەست دەکەیت تۆ ورد ورد ئەگۆڕێی. تۆ ئەوەی پێشونیت، دەست ئەدەی لە جۆچکەیت درێژە و ئەمجارە درێژتر، دەست ئەدەی لە دانە هەست دەکەی درێژە و درێژتر. کەڵبەتە تەماشای پێ دەکەینی نۆکت وەک درەوش پێڵاوی دڕیەوە هاتۆتە دەرەوە. درێژە ئەمجارە لە دەستی ئەڕوانی ئەبینی تیسکنە و تاڵەمووی ڕەژڕەشە و درێژە. لا ئەدەیت ئەچیتە بەردەمی ئاوێنەی کۆگایەک کە سەیری خۆ دەکەیت. تۆ بوویتە دراکۆل، تۆ ئیستە تینوتە و هەر حەزێ لە خوێنە. ئەگەڕێی بۆ یەکێ خوێنەکەی لە خۆ بێ بۆ ئەوەی کە بینی پێوەنێ. ڕۆژانە شعرێکی ڕیشن و خوێناوی دەچیتە دەرەوە، وەک بەرداژ وڕیت، وەک پوش و پەڵاشی دەمجێژەن کاچیت و ئەچیتە دەرەوە. لە بەری گەمڵەستان کۆڵانی باریکی ڕەوان دەست پێ دەگات. ئەو ساکە تۆ بۆنی باروت و مناڵی سوتا و تەماشا بلۆقەی مردنی خۆ دەکەی. لە بەری گەمڵەستانە چیتە ژێر چوکمی کۆنەوە، چوکمەکەی سەرشەقام پێ دەگا، ئەدگرێ و ڕادەگرێ و سەعاتێک باسی شێداری نامۆیی و نسیەکەی تەنیاییت بۆ ئەکا. بەرەو خوار تۆ ئەڕۆیت هەست دەکەی قاچێکتمان ئەگرێ لە هاتن، لەگەڵ تانایەت و جێت دێڵە و سەرە و ژوورەوە ڕوات. ئەم جارە خۆ دەکەی بە گچکە باڕێکە، ئەچیتە دووکەڵ و ژاوەوە، وەک لەقلەق ئەچیتە سەر کوچی لۆقدار و ئانیشکە ئەخەیتە سەر بار و بادەکەت تێەکەی خوێنەکەت هەڵەدەیت. دووکەڵ و ژاوەیە و تۆ خۆشت ئیستاکە دیرۆکی خانێکی ئاژاوەی. تۆ خۆشە ئیستاکە هاواری چەقۆیت و زریکەی ماڵیت و شەقژنی ئاوارەی. لە دەستی ڕاستەوە ژنێکی سەر تاپە سوورپۆش لاوەیە، گوڵجاری گوڵاڵە و پەیکەری گوڵباخە وڵاتەوە وەستاوە، جریوەی ئاڵا لە چاوت، نیشانەی بازنەی نسینی سەرسنی پێ دەڵێ ئەو چەپە.
ئەو چەپە و لە دەستی ڕاستە وڵاتەوە وەستاوە، ئەو چەپە و لە بەفری ئەمڕۆ هەڵاڵەی بۆ ئێرە هێناوە، لە کولووی بەفرەوە ئەچنە ناو قچەوە، لە سەرمای ئەمڕۆ خۆمەکەم بە ژووری دواندا ئەی دوێنم ئەم دوێنێ. ئەو وەختەی ئەگاتە ئەو پرسە ئاسانەی کە من چیم، کە من چێم، پرسەکەم لێ ئەبێ بە چێوێ، لە تاوە من دەسمە گۆفم، لاڵە بم ئەوەستم، من ئیستە شەرمەکەم 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 پێی بڵێم من کوردم. لەم مێژۆزڕەدا خۆم و خۆم تیغین و نێزەین و ئەچینە ناو جەستەی یەکەوە، خۆم و خۆم تاوان و شایەتین پێکەوە، خۆم و خۆم سێدارە و جەلادین پێکەوە. ئازادی کامەیە ئازادی؟ ئازادی ئەسپێکی شەکەتە و ئەشەلێ و هەموو ڕۆژبارێک لێ لە فیشەک. نیشتیمان کامەیە نیشتیمان؟ ئەو عەردەی هەموو ڕۆژ دوو سێ جارەی کوژین، ئەو دەشتەی کە بۆتە تاتە شۆر، ئەو شاخەی کە بۆتە دارەمەیت، ئەو بەردوو ئەو قڕ و ئەو چەو و ئەو لمەی زیندانی لێزاوە. نازانم کامەیە نیشتیمان، کامەیە ئازادی؟ ئەو ئاوەی بە ڕۆژی نیوەڕۆ سەرچاوەیە دزین، ئەو یارەی لە خەوا چاوانیە دزین، ئەو هەورەی پێش بارین بارانیە دزین، ئەو مانگەی لە شەوی چواردای دزین. ئازادی ئەسپێکی شەکەتە و ئەشەلێ و هەموو ڕۆژبارێک لێ لە فیشەک. ئەوە تا نیشتیمان گەراجە بۆ تایی قاچاغ و لۆریە بۆ درۆی سەرمۆر و گومرگە بۆ خوێن و بۆ خەم و جگەرەی ستۆک و دروشمی ستۆک و بازاڕە بۆ سیمای سیاسی مزەوەر. لەم مێژۆزڕەدا هەر دۆزەخە زێت و هەر شمشێر سگەکا و مەرگەوەر ئەبێتە پێغەمبەر. هەم دیسان وا مارتە و ئێوارەی بارانە و غەریبیم ئەبارێ، هەم دیسان وا مارتە و تاوتاوی ڕێژنەی بارانە و سەفەری درێژی با ڕێزەی دریانە و غەریبیم شەڕ دەکا. هەم دیسان ئێوارەی بارانە و من ئیستا لە گۆشەی تەریک و شینباوی گازینۆی غەریبان دانیشتوم. ئەوەندەی کوردستان تەنیام و ئەوەندەی شاخ و داغمان دووم و ئەوەندەی دووکەری جگەرم پەرتم و ئەوەندەی دواچۆڕی ئەم شەعرە لێڵم و ڕۆحیشم کوولەکەی تەمێکە و خەریکە تەقەکە. هەم دیسان بارانە و ئێوارەی بارانە و ماندوێتیم وەک قەوزەوەنە و زێگرتوێتی. نازانم بۆ مەرگە یان خەونی کازیوە و چوونەوە بۆ هۆبەی چاوانی یارانە. بارانە و بارانە و بارانە نیشتیمان کوڕانێ کوا بەردێ کوا سینەی خاک و خۆڵ بالیفی خەوبینین هەورەکەی سەرینم با تاوێ مەراقی هیلاکم مەراقی شەکەتم لە بنەر گۆیژە تا ڕاکشێ تا خەونی قەسیدەی تازەتر ببینم.